پێشەنگ بن لە خۆ کوتان ئەی خۆی نەکوتایە بە خۆی بکوتێ یەک جوڵی کوتایە بکاتە 2-3 وەک باسمان کرد 10 ساڵ 15 ساڵ توش نابی خوێنی پاک ئەو ئێستا مستشفیاکان خوێنەکان پاکە چکو عایدی مەصرفیە مەصرفیش فاسی ڤایرۆسا دەکات کەلوپەلی بەکارهێنانی کەلوپەلی نەشتەرگەری پیس بوو ئەمن طبعا ئەوەندە ساڵێکە لە داری حکومی بمە هەموو مانجە دەبایە سەردانی بەڕێوەبەرایەتی بکەم سۆران و چۆمان و بارزان و حتا هەموو مستشفیاکانی کە عەمەلیاتی لێیە دەگەڕاین بە دوای ئەو کەلوپەلانەی کەوا بەکاردێن لە ددان و لە عەمەلیات ئەوەی کە ژەنجیگرتی ئەوەی کە پیس بووە ئۆتۆکلێڤ ئیش ناکە جیهازی تعقیمە مختبەرە بزانین سفاسێکیان هێنیتان ئەوە زۆر مهمە دەبێ ئاگامان لێبێ ئێستا هەموو تقریبا تەقەدمی کردیە چاودێری ئافرەتی دووجامان باس کرد و ئافرەتەی کەوا ڤایرۆسی هەیە تکایە پێش ئەوەی منداڵەکەی بی بە 10 ڕۆژان خەمەکی لێ بخۆن ئەو ئیمونۆگلوبینەکەی لۆ پەیاکەن لەناو سەلازەی دادەنێن ئەگەر مستشفار بە خۆ 2-3 دانەی بکڕی دابنێ خراپ نییە چونکە ئەو منداڵە لە خلالی 2 ڕۆژان ئەگەر ئەو دەرزێ وەرنەگری توش دەبێت کە تووشش بە عمری زۆر کورت دەبێتن لە ماڵەکەش دەبتە مشکلە و دەبتە بەڵا لێیان هەردوو ڕەگەز لە پرۆسی هاوسەرگیری ئێستا ئەوە حکومەت تقریبا لە ساڵی 2006 یان 7 کتابێکمان کرد پرۆسی هاوسەرگیری دەبێت فاسی ڤایرۆسی لۆ بکرێ لەبەر ئەوەی پێشتر زۆر جار کە دەیانگۆ فلان کەس ڤایرۆسی هەیە یەکسەر دەبۆ تەلاقەوە نیان دەزانین لوقا هەیە ئێستا ئافرەتەکە هەیەی پیاوەکەی دەکوتین پیاوەکەیەتی ئافرەتەکەی دەکوتین ئەتا 2 ساعت توش نابی دوای لەبۆی دووبارە دەکەینەوە ئەنتیبەدیەکەی لەبۆ دووبارە دەکەینەوە ئەگەر کەم بوو دەرزێشکە لێت دێن پێدەن بوستەر دۆز ئەگەر کەمیش نەبوو مشکلەمان نابی دیارکردنی کۆمەڵی مەترسیدار و کوتانیان ئەوە قەزمان چییە کۆمەڵی مەترسیدار قەزی حەلاقەکانمان هەیە سزنەکانمان هەیە ئەمە سزنەکان هەموو کوتراینە ئەگەر کاکتۆش بەبیری بێت ئەم مستشفیاکان ڕزگاری جمهوری دڵ هەمووی 3000 کوتاینە ئللا ئەگە دکتۆرەکە بەخۆی لێ نەبیتن یان ڕەفزی کردبیتەوە ئەگەنە هەمووی حکومەت ئەمە حتا سزنەکانیش سزنی محەتەی سزنی منداڵن هەموو کوتایە ئەوە زۆر مهمە دەبی ئاگامان لێبی کۆمەڵی مەترسیدار پشکنینی بیانیەکان ئەوەش ئیشی حکومەتی ئەو بیانێنە کە دێنە هەولێر و شارەکانی کوردستان هەمووی پشکنینە بۆ دەکرێتن ئەگەر هەی بوو دەیجێڕینەوە بە شەرط نییە بێتە هەولێر هیپاتایتس B و C هەبی یان HIV هەبیتن لە هەولێر بمێنێتەوە ئەگە بێت و پاسەکەی پۆزتیڤی یەکسەر ئیقامە ئەو کە لێ وەرەگرتەوە خەتمەکی سۆی لە پاسپۆرتەکەی دەقەت ناتەوە ئینزارشکە بێتە ئێرە میهرەبانی دڵسۆزی و لێزانی